یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ئەو هێزە بووە کە ئەگەر خۆی لەناو خۆیان ئاشت بێت، خۆی لەناو خۆیان تەبا بێت، هیچ منافسێکی نییە. ئێمە گەورەترین منافسی خۆمان هەمیشە خۆمان بووە. بۆیە زۆرم پێخۆشە کە ئێوە کۆبوونەتەوە، چکە ئێمە هەڵبژاردنێکی مهممان لەبەردەمایە. هەڵبژاردنێکی گرنگمان لەبەردەمایە بۆ دەستنیشانکردنی تیمێکی بەهێز کە بچن بۆ بەغدا، لە بەغداوە کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکەن. کێشەکانمان ڕوون و ئاشکرایە، کێشەی بودجەیە، کێشەی موچەیە، کێشەی گوزەرانی خەڵکە، کێشەی دیاریکردنی سنووری هەرێمی کوردستانە، کێشەی دابینکردنی ماف و ئیمتیازی کەسوکاری سەربەرزی شەهیدانە، ئیمتیازی پێشمەرگە قارەمانەکانمانە، ئیمتیازی زیندانە سیاسیەکانمانە. ئەم کێشانە هەموو بەشێکن لە کێشە گەورەکانی کە هەن لە بینی هەرێمی کوردستان و بەغدا. چارەسەری ئەم کێشانە لە ھەولێر نییە، چارەسەری ئەم کێشانە لە بەغدایە. بۆیە گرنگە ئێمە تیمێکی بەهێزی یەکێتیانە بنێرین بۆ بەغدا، لەوێ ئەم کێشانە چارەسەر بکەن. مام ئەو هەموو ساڵانەی کە لە عێراق بوو تەنها بۆ کورد ئیشی نەکرد، بۆ تەوافقی سیاسی و نیشتیمانیش ئیشی کرد. ئەوە ڕێبازە دروستەکەی مام بوو. ڕێبازی مام ئەوە نەبوو لێکترازان دروست بکات لە بینی کورد و عەرەب و لە بینی کوردستان و عێراق و لە بینی ناوماڵی کورد و لە بینی لایەنە سیاسیەکانی تر. مام هەمیشە شەڕی کردووە لە پێناوی ئاشتی، لە پێناوی سەقامگیری. بۆیە ئێمە دیسانەوە ئەگەر ئێمە ئەمانەوێ بە فعلی و بە کردار ڕێبازەکەی هەواڵ مام جەلال جێبەجێ بکەین، ڕێبازە پیرۆزەکەی مام ون نەکەین، ئەبێ لەسەر مەبدەئەکانی مام ئیش بکەین، ئەبێ بۆ ئاشتی ئیش بکەین، ئەبێ بۆ تەوافقی سیاسی ئیش بکەین، ئەبێ بۆ تەوافقی نیشتیمانی ئیش بکەین. ئەوەش بە تیمێکی بەهێزی یەکێتی ئەکرێت. ئێمە نابێ ئیتر بێڵین یەک لە قمار بکە بە ئایندەی خۆمان. ئایندەی خۆمان ئەوێ بەدەست خۆمان بێ، ئەبێ بەدەست کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بێ. تەنها بەدەستهێنانەوەی ئایندەمان ئەتوانین کێشەی موچە و بودجە چارەسەر بکەین بە پابەندکردنی عێراق بە یاساکانی خۆی، بە دەستوری خۆی. تەنها کە ئایندەی خۆمانمان بەدەست هێنایەوە ئەتوانین داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان جێبەجێ بکەین.